یەکێک لە یاریە چارە نووساز و گرنگەکانی ئەم هەفتەیەی خولی پلەیەکی تۆپی پێی کوردستان لە سلێمانی ئەنجامدرا. یانی ئاشتی لە نێو یاریگای خۆی میوانداری چەمچەماڵی کرد. سەرەتای هاتنە نێو یاریگا کوڕانی ئاشتی بە پێشکەشکردنی گوڵ پێشوازیان لەو یانەیە کرد. چەمچەماڵەکان هاندەرێکی پڕجۆش و خرۆش و بە چەندین نمایشی سەرنجڕاکێش و داگیرساندنی یاری ئاگرین یاریگای ئاشتیان جوانتر کردبوو. یاری دەستی پێکرد، هەردوو تیب ئاستێکی باشیان نیشاندا. تامی یەکەم و دووەمی یاریەکە کوڕانی هەردوویانە بە هەمان شێواز و هێرشکردنە سەر گۆڵی یەکتر بە ئامانجی بدنەوە یاریان کرد بۆ گۆڵ تۆمارکردن. بەڵام هەردوو گێمەکە بە بێ گۆڵ و بە یەکسانبوون و بە خاڵێک بۆ هەردوو تیب ناوبژیوان فیکەی کۆتایی لێدا. هەرچەندە لە ئەمڕۆیە سەرکەوتوونە بووین، یارەکە بە یەکسانبوون کۆتایی هات، ئەنجامێکی باشە بۆ ئێمە بە حەقەتە دەرو یاریگای خۆمان. بەڵام ئێمە چاومان لە سێ خاڵ یاریەکە بوو لە ئاستی یانەی ئاشتی کەم ناکەمەوە، یانەیەکی بەهێزە لە یاریگای خۆیان یاریکی ئاستێکی زۆر باشا بوون. بەڵام یەک گلەی و گازندە لە یەکی تۆپی کوردستان بەداخەوە کە بۆ یارێکی ئاها چارەنووساز ئەنجامێکی یەکلاکەرەوەی لەسرە بۆ ئێمە، یعنی ستافێکی ناوبژیوانی ئەتوانم بڵێم نەک تەنها بووی بۆ هەردوو لە حربێکی نەفسی لەگەڵ یاریزانانە دروست کردبوو. هەموو حاڵەتە یەک فاوڵ، یعنی بڕوا ناکەم لە سەدا چلی ئاستی خۆی پێشکەش کردبێ. بەداخەوە هیوادارم لە یارەکانی داهاتووە لە هەر یارێکا بێ ستافێکی باش، ستافێکی سەرکەوتوو، یعنی بۆ سەرکەوتنی خولەکە ئەمە باشترە. سەبارەت بە یاری ئەمڕۆ ئێمە بە هەموو شێوازی خۆمان حازر کردو بۆ ئەوەی بتوانین سێ خاڵ یاریەکە لە بەرژەوەندی خۆمان بکەین. بەڵام ئەوە بوو یاریکی باشمان کرد، مۆفەق نەبووین لە گۆڵکردنا. لەگەڵ ئەوەش دوو یاریزانی هجوممان یاری نەکرد کە ئەوە تاسیرە بوو لەسەرمان. بەڵام بە شێوەیەکی گشتی یاریەکی باشمان کرد، بەڵام گۆڵمان نەکرد. ئیتر یاری ژوایە گۆڵ نەکەیت بە شێواز دەرەچێت. لە ئەگەری بردنەوە و سەرکەوتن لەم یاریەدا یانەی چەمچەماڵ چانسی ئەوەی هەبوو پلەی یەکەمی ڕیزبەندی خولەکە بەرنەدات و هەر بە ئەنجامی یەکەمی خولەکەش خۆی بگەێنێتە خولی نایابی تۆپی پێی کوردستان. بەڵام یانەی ئاشتی لەو خۆشیە ڕایگرتن و بێبەشیکردن. محەممەد حسێن گەلی کوردستان، سلێمانی.